بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ فەرم بەردەوامی لەگەڵتان بەڵام بەڕێز کاگەڤاڵ بەتەکید ئەوە وایە کە هەر زانستێک بەستەنیا لەسەر ڕفەی کتێبخانەکان بێ و لەناو میمۆری فلاشەکانە بێ و خزمەت بە شیکردنەوەی کۆمەڵگانە کات سوودی نییە بەڵام پێت وایە قسەکانی بەڕێزان ئەوەندە میتۆدێکی دوور بوو لە واقع کە هیچ کۆمەکی ئێمەی نەکرد بۆ کەمێک ڕۆشنایی خستنە سەر کۆمەلگای خۆمان نەخێر بە هیچ جۆرێ من لەو بڕوایم قسەکردنی هەر کەسێک سوودێگە گەیەنێ ئێمە قسە ناکەین بۆیە گرفتمان زۆرە کاتێکە قسە ئاکەین بەشێکی زۆر لە گرفتەکانمان لایانی کەم لە لەو ڕۆی دەرونیشەوە چارەسەرەکەین بۆیە ئەوەی بەڕێزانە ئێڵێن گرنگە بەڵام لێرە دوو خوێندنەوە بۆ کۆمەلگا هەیە خوێندنەوەیەکیان ئەو خوێندنەوە توێرەیە کە ئەوێت کۆمەلگا وابێ ینی بۆ نمونە نەخۆش نەکەوێت بەڵام خەڵک نەخۆشەکەیەوە نەخۆشەکە یانی چی بکەین تێڕوانینێکی توێریە بۆ ئەوەی کە ئێمە وا پێویست بوابین یەکێکی تریان خوێنەوە واقعەکەیە کۆمەلگا خۆی چۆنێمە وەکو خۆی بیخوێنینەوە یعنی نەخۆش اعترافکەین بەوەی کە نەخۆشە بۆی بگەڕین بۆ ئەوی هۆکاری توشبوونەکەی چییە و چۆن چارەسەرەکرێ ئێمە محاسبەیەکەین لەسەرەوەی گەرەمەی نەخواردایە توش نەبوو ئەگەر باش بنووسایە وای لێ ناهاو ئەمە ئەنجامێکی نییە ئێمە بزانین هۆکارەکانی توشبوونی چییە و ڕێگاکانی چارەسەرکردنی بەڵام لە سەرەتای قسەکردنەکانەوە هەتاوەکو ئێستا هەر عیلەتی نەخۆشیەکان ئەگەر قەرار بێ نەخۆش بێ بۆم تەشخیص ناکەن یەکێکتان پێتان وایە دۆخەکە تا ڕادێک سروشتیە یەکێک پێی وایە کە هەلومەرجی مۆزوعی ئەم دەردانی دروست کردو تۆش ئەساسن پێ وایە مەسن ئەکاتی ئەوەی تەشخیصی عیلەتەکان بکەین باشە لە دیدی مامۆستا هەڤاڵەوە نەخۆشیەکانی ئەم کۆمەڵگایە چییە لە ئێستاە تا بین تەشخیصی بکەین و سەبەبی نەخۆشیەکانی ژەگەر بتوانین سەرەتا ئەگەڕێتەوە بۆ ئەو دەردە کۆمەڵایەتیانەی کە ئێمە هەمانە لە بنیاتەکەیەوە لەو خەباتە سیاسی کە ئەم دوانەی بەیەکەوە گرێیاوە یەکێک لەوانە نەبوونی متمانەیە بە یەکتری یەکتر قوبوڵ نەکردنە نەخوێندنەوەی جیاوازیەکانی یەکترە هەرچی هێزی سیاسی لە کوردستان دروست بۆ ویستێتی هەمومانۆکو یەک لێ بکات تعلیبمانکە لە جیاتی بە ناکۆشی و جیاوازیەکانەوە قوبوڵمان کات و هارمۆنیل لە نێوانمانە دروستکە ویستێتی هەمومان کا بە ئێمە سیاسەکانمان وا لێ کردووە ئەوان وایان لە ئێمە کردووە بە پلی یەکەم ئەوان وایان لێمە کردو چونکە پارە و چەک و پۆست و پایە و پێشمەرگە و هەموو شتێ لای ئەوان بووە بە جەبەروتی چەکەکانیان تۆ لە خۆت بپرسە دەسەڵاتداری ناو هێزە سیاسەکان کامانن ئەوەیە کە دکتۆرای هەیە و پرۆفیسۆرە لە بوارێکە یان ئەوەیە کە هێزێکی سەربازی و جەبەروتێکی هەیە بەرامبەر ئیرادەی خەڵکەکانی تر و هاوڕێکانی لە ناو سەنگەری تێکۆشانیشە ئەم کولتوری هێزە ئەم کولتوری یەکتر قوبوڵ نەکردن و چێ بەهێز بێ ئەتوانێت دەسەڵاتدار بێ چێ بەهێز بێ ئەتوانێت ئابووری بێنێ کە ئابووری هێنا ئەتوانێت چەکدار زامن بکاک ئەتوانێت خۆی پارێزێ تا ئیستا بەردەوامە ئەوە دەردێکە هۆتۆ تۆتسیەکان تووشی بوون من لە ئیشەڵاگەر چوینە ناو بەرنامەکەەوە بەراورد یەکەم لە بینی سنغافورۆ لە بینی ڕواندایە ڕواندایەکێکە لە هەرە دەوڵەمەندترین وڵاتەکانی دنیا بەڵام میلەتێکە لە پەنجاونە و لە چوارە قەڕەچۆڵی یەکیان بڕیەوە عینی ئەو دەردەیەکە لە کوردستانە هەیە هەڵبەتەوە هەڵەگرم بۆ ئیستا لە بەرەی دەرفەتی کاتەکەم بەڕاستی بەوە نەڕوە بەڵام دەردەکانی ئێمە زۆرە نەبوونی نەخوێندەواریە مامۆستا فەرموویەکێکی تر لەوانە فرسەت نەدراوە بە خەڵک بەکاربەرە ئەبێ پرسیین بۆ بەکاربەرە بۆ خەڵک ناچێتە لادێ بۆ خەڵک لە ئەوروپا پارەیەکی زۆرە یا بچێتە لادەیەک خانوویەک بکڕێ باخێ بکڕێ بۆ خەڵک لێرە لادەکەی چۆڵەکە یەتە ناو ئەم شارە پڕتەپ و تۆزە بۆچی ئینسانەکان بەرەو بواری پرۆسی خوێندن و گەشەسەندن و تەنمی تاکە کەسی ناچن بۆ پەرەپێدانی مرۆیی نییە بۆ ئێمە سنعەتمان نییە بۆ ئێمە ئیستاوەکو مجتەمەعاتی بیدایی چۆن لە چەرمۆگەڕان گەنممان دۆزیەوە ئیستاژ لە شارە زۆر ئەگەڕین گەنم بدۆزینەوە بیچێنین ئەم هەموو زەویەمان هەیە نەبینامان تیا کردەوە نەچاندومانە باشە مامۆستا هەڤاڵ یەک دنیا بۆی خستە ڕوو بەڕێستان بەستەنیا پێمانەڵێن ئەو کێشانەی کە هەیە بەس بۆمانە گەڕنەوە یا پێمانەڵێن بۆ ببینە قۆناغ حکمەکە نەدەستی منە نەدەستی تۆ یەکچی تریش حکمەکە کۆمەلگای ئێمە بەداخەوە نەوتی هەیە و سیستەم و دامەزراوی جەهانی ئەم کۆمەلگایە هەزەکە بەکاربەر بمێنێ مەبەستم ئەوە نیە ئەمریکا وتی فەلان نا سیستەمەڵێم ئەمجا تۆ حکوومەتەکەت موچەخۆری تۆ نییە تۆ لە بەرنامەیەکت وت سۆسیال دموکراسی چۆنە سۆسیال دموکراسی حکوومەت موچەخۆری خەڵکە لەسەر باجێک ئەژی کە خەڵک ئەیداتێ خەڵک ئەگەر بەرهەمهێن نەبێ ئەگەر نەتوانی شت هەناردە بکە ئەگەر شت نەنێری بازاری خۆی ناتوانێت باج بدا بە حکوومەت شەلە لەبێ بەڵام لە وڵاتانی وەکومەت باشە حکوومەت باجی هەبێ یا نەیبێ لەم زۆرە وڵاتانەیە مەشلول لەبێ ببینە دوانیە بای ئەوەندە پارە و سەرچاوی داهات لە بەردەست دروست هەر ئەمە مشکلەکەیە حکوومەت پارەی زۆری هەیەن ڕووناکبیرێکی کورد بە منای بوت ئەوەندە هەمانە بۆ ئێمە ئیش بکەین هەر بخۆین هەر بنوین
دروست برعکس من پێم وایە کۆمەلگای کوردی شاید جیهانی نەوت ئەڵێن ئەمە نەکبەتە من وا ناڵێم دەتوانێت ڕەحمەتێکی زۆر گەورە بێ بەڵام بەکارهێنانی نەوتەکە بۆ بەرهەمهێنکردنی کۆمەلگای بەکاربەر نامۆ ئەبێ بەخۆی بە دەسەڵاتەکەی بە وڵات بە دنیا ئەمانە باسی دوور و درێژ بەڵام باشە چۆن لەم باشە پرسیارەکەم لە کردی و باسی کتێبەکەشتم کرد باسی خەباتی کۆمەڵایەتی ئێستا ئەوانەی کە کاگەڤاڵ تەشخیصی کردو و خات و جوان و جەنابە ئیتر بە لەمە دەربچین بەس تەنیا واقعێک بگەڕینەوە کە تایە ئەژین و هەمومان بەشی خۆمان پریشکمان بەرکەوتەوە بۆ کۆمەلگای ئەمە وایە ویستم بزانم ئەوە دڕۆن کردەوە بەڵام باسی لە کتێبەکە تا باسی ئەوەکەی کە فەزای سیاسی بۆشایەکی زۆر هەیە لەگەڵ فەزای کۆمەڵایەتی و باسی ئەوەکەی کە بەشێکی زۆری مانەوەی عیلەتەکان ئەوەیە کە ئێمە خەبات بەس بە خەباتی سیاسی زانین دەرفەتی خەباتی کۆمەڵایەتی نەبووە باشە چۆن لەم هەموو دەردە ڕزگارمان بێ بە خەباتی کۆمەڵاتی و خەباتی کۆمەڵاتی عنی چی تەنیا تۆنە من لەو کتێبە کێشەی یەهودیشم هێناوە کێشەی جوولەکە و گرفتەکەی لە ئەڵمانیا ئەوەم شی کردووە بۆ ئەوەی وەلامی ئەم قسەی جەنابەت بدات ئێستا بە کورتی وەڵامم ڕزگاری تەواوی سیاسی معنای ڕزگاری کۆمەڵایەتی نییە مەبەستم چییە ناتەباییەک دروست دەبێت لە وڵاتانێکی شۆڕش هەبووە لە نێوان سیاست لەگەڵ کۆمەڵایەتی سیاست گەشاکە خەڵک خوازەی بەرزە بێ ئابووری و کۆمەڵایەتی وڵات ڕووخاوە لە پێکدادان هاتووە شت هێشتا ئەو ئابووریە بەرز نەبووە کە وەڵامدەری پێویستی بدا ئەمجا دەسەڵاتمان دەسەڵاتێکە کە ئەو دەرفەتەی نە بە خۆی هەی بووە نە بە خەڵکی داوە ئێمە لە دەورەی دەرەبەگایەتی باز ئەدەین ئینتقالین بڕۆین بۆ کۆمەلگای سیڤیل ئەمە قبولتانە هەموو کەس پێم وایە ئەمە قبولەکە بەڵام بعضی کەس بە ئێماڵێ یا دەڵێ دەبێت شەڕی سیاسی بکەین بگەین باکەم یا ئەڵێ ئەوەی کە هەیە واقع ئەوە بەعزێکەڵێ ئەگەر واقعەکە معقول بواە پشتیوانی ئەو قسەیان خەڵک بۆ هاوارکردنی پێویستیەکانی ناچ و سەرشەکان ئەو کەسانەی کاڵێن واقع معقولە بیر لە پێویستی ناکەن ئێمە پێویستیەکانمان وەلام نەدراوە بۆیە واقع و معقولی ئەشکێنێ یەکەم شت دەبێ وەلام پێویستیەکانی تاک و کۆمەلگای کورد بدرێ کەواتە ئەوەی کە کاکاڤاڵ وتی هەر پێمانەڵان ئەم قڕارە و تۆزەی لە لە سێ قسەکەی دقیقە و فعلەن ئێمە شایانی ئەوەین کە لەوە باشتر بێ چۆن خەڵکمان چووە سەر شەقام ئەڵێ کاکە پێویستیەکانی منی تاک وەلام نەدراوە گەنجێک هاتووەتە مەیدان ئەڵێ منی گەنجی کورد فەرقم دەگەڵ گەنجی ئەڵمانیا و گەنجی فەرەنسا چییە بۆ ئەوان ئەو هەموو وەزئیان باشە من ئەو هەموو خراپم مەبەست لە خراپی چییە پارە و سەیارە و ئەوە نییە ئەمانە مرۆڤ دروست ناکە ئەمانە ئەمرازن ئێمە تاکمان دروست نەکراوە باشە هەر وەڵامی پرسیارەکە و نیامێ مەسەڵەن باشە جاران کورد لە زمانی شۆڕشا مناڵ بە مناڵ مەسەلەن گەنج بە گەنجی ئەم وڵاتە ئیوت ئازادی مەسەلەن نادرێ ئەسێنرێ تۆش باسی خەباتی کۆمەڵایەتیەکەی ئێمە لە ئاستی کۆمەڵایەتیە خۆمان بە شێوەیەکی پراکتیکی گەیشتونەتە و قەنەعەتەی کە لە هەر کەسە و لە بوارەکەی خۆیان لە ئیشەکەی خۆیان لە پرۆفشنەڵیتێتی خۆیان ئێمە گەیشتونەتە و قەنەعەتەی کە لە نەشونمای کۆمەڵایەتیە ئێمەش ئەبێ ڕۆڵێکی ئەکتیڤمانە بێ جەنابەت جۆر لە برامان بوو وتی یەکەم من هەلبەت لەگەڵ هەموو قسەیانیم وتی ئێستا گلۆباڵە ئێستا شەڕ جیهانیە بەڵام ئایا تۆ دەتوانی بە من بڵێ تاکی کورد دەتوانێت لە کێبەرکەی ئەم دنیاە سەرکەوتوانە بەشداری بکە ناتوانێت لەبەرەوەی کە ئەو ئامادەیگە نیە مەبەستم ئەوە نییە چەند کوردی باشمان نییە کە پسپۆری بەهێزن مەبەستم کۆمەلگای کوردیە لە ئەڵمانیا لە هەر 100 کەسێ 80 کەس دەتوانێت لە کێبەرکەی دنیا سەرکەوتوانە بەشداری بکات لەبەرچی 95% هەموو پێویستیەکانی وڵات لە خودی ئەڵمانیا بەڵامەت ئەوە حکوومەت بۆی کردوون نەخیر خەڵک حکوومەت بەشێکە لە خەڵک حکوومەت دەتوانێت ڕێگەر بێ ڕاستەکە بەڵام حکوومەتیش لەم خەڵکاستاوە هەر وەڵامت نەیامەوە خەباتی کۆمەڵایەتی خەباتی کۆمەڵایەتی یعنی کۆمەلگا خۆی بتوانانی چارەسەری گرفتەکانی خۆی بەدەستی خۆی بکە تۆ ببینە زانکۆەکانی ئێمە ناتوانن بەڵامی پێویستیەکانی ئەمرووی کۆمەلگا بدەن هەر ئەخوێنن بۆ خوێندن سیاسیەکانمان ناتوان میدیای ئەمە تۆ بەرنمەیەکە ئەفون کە من کاتی خەڵکە گرم بەرنمەیەکەیە لە زاگرۆس کاکە بەڕێزم زۆر احترام بۆ هەیە عادڵ قەراغیەکە بەردەوام چەند ساڵە 2 ساعت 3 ساعت بەرنامەکە هەر ئەو وەلامانە هەر ئەو پرسیارانە هەر ئەو وەلامانە هەر ئەو پرسیارانە تیپیک حزبی هەزەکە هەر ئەمە قسە بکەین قسە بکەین قسە بکەین
چاوەکەم ئەو قسانە تا ئەبەت بکەی ناگەیتە هیچکە یعنی چی دەبێت تاکی کورد کۆمەلگای کورد پێک بێت زۆر سپاس دەکەم خاتوجان فەرموو هەردووکیان وابزانم چوونە ناو دیالۆگەکەی جەنابتەوە بۆ هەردووکیان ئەگەر کۆمنتت هەبێت لە بدایەتە باسم کرد وتم ئەمانە ئەم پرسیارە ئایا ئێمە کۆمەڵگای کوردی چانە سێرچێک لە خۆیەگرێ بەڵام ئێمە کە باسەکەین باسی نەزەریاتەکەین ئەنی حەزەکەم واتی نگەین ئەمەمانە بەس تەنها نەزەریاتن شت ڕوئەیە وەقایع ڕوئەیە کاتێک کە ڕۆیە اینجا بیرمانەکەی تۆڵێنەوە نەزەرەکەی فلان زانابوو ئەوە ئێستا ئێمە لە مەسەلەی گۆڕانی کۆمەڵایەتیە نظریەکانی ولیەم ئۆگبێرن گەیهێنینەوەی ئەمە باسی سۆشال گاپەکەین و کە باسی ئەوواکەن و مامۆستا باسی کردووە لە کتێبەکەی جەنابی فەرموویەتی ئەڵێ گاپێکی گەورە هەیە لە بینی ئەو دوولایەنە بزەبت تۆ فەزای سیاسی کۆمەڵایەتی و بێژگەلەوەژە ناو فەزای کۆمەڵایەتی شادیسانەوە هەتە تۆ گاپێکی گەورە هەیە لەناو لایەنی معنەوی و لایەنی مادیتە نەک بس تەنها لای ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە هەمووی هەیە ئێمە کە بین خۆمان مقارنەکەین بە سوید خۆمان مقارنەکەین بە ئەڵمانیا ئەمە مقارنەیەکی زۆر سەوریە مقارنەیەکی یعنی هەموو حدودەکانی بەزانووە لەبەر ئەوەی کە فەرق هەیە لە بینی مجتەمەعێک و مجتەمەعێکی ترە تۆ ناکرێ سوید و نەرویجش بەیەک مقارنەکەی ئەم مجتەمەعاتانە خصوصیەتی خۆیانیان هەیە بەخۆڕایی ئەم تیۆرە کۆمەڵایەتیانە کە دروست بوون ئەم تیۆرە علمیانە ئەمە نیتاجی فکری چەند ساڵی ئەم زانایانە بوون خصوصیەتی ئێمە مەسەن کاک هەواڵ بەشەیەکی کۆنکرێتی دەستنیشانی چەند خصوصیەتێکی کرد ئێمە کۆمەلگایەکین مەسەلەن متمانە لە نێوانمانانیە ئێمە کۆمەلگایەکین ئاشتی کۆمەڵاتیمان پێ هازم ناکرێ ئێمە سپیسێکی زۆر هەیە لە نێوان سیاسیەکان و خەڵکی ئەم وڵاتەیە سیاسیەکان بۆ هەموو قوربەسەریەک مبەڕیری معلەبیان پێەیە ئەمە خەسڵەت و تایبەتمەندیەکانی مجتمعی ئێمە ئەزای بەڵام بۆ ئیسباتەکەم کەمە مشتمەێکی ئینتقالین من حەزەکەم ئەلم قاعی کە تیا دانیشوین کێ لە ئێوە قبوڵی ئەکات خوشکێکی یان کەسێکی نزیکی بەو شەرتەی مێی نەبێ تاوانەیەکی کە چۆن ئەڵین شەرف لە دەستی بێت و هیچ موقفێکی توند و تیژی نەبێ بەرامبەری حەزەکەم بزانم کێ ئەڵێ من بە تەبیعی وەری ئەگرم بەڵام کەسیان لەگەڵ تۆ ناکۆکنین کە ئینتقالیە سیارە لە پیاوێکی هەموو دنیاشکە لەکوێ قبوڵەکرێت زۆر شوێن خاستان لە ئەوروپا بە دووسێشت ئەیا تەقەڵەمیە پێڵێ ئەڵێ حڕێتی شخصیە یا پێت ئەڵێ دەوڵەت یاسای هەیە یاسا سەروەرە باشە بوو هەموو شتێک ئەبێ یاسا سەروەر بێ بەڵام لە مەسەلی شەرەفە نابێ یاسا سەروەر بێ بۆ ئەبێ حکمی شخصی خۆم و قەرارە تەنفیزیە ڕئیسیەکەی خۆم کە دەری کەم ئەبێ بیکوژم لە بەروی سەری منی شۆڕ کرد ئەمە نەک بەس بەتەنیا ئەمە لە کاتی شەڕی ئەو شەڕانی کە ڕوویاوە بە درێژایی مێژوو عشایرەکان کردویانە ئێستا حالیەن لە ناو مجتەمەعی ئێمە لە ناو ئەحداسەکانی ئەم ئەخیرەشە بە ئۆپۆزیسیۆنەوە بەخۆ بەدەسەڵاتەوە بەخۆ بەلایەنەکانی تریشەوانە کە نیمچە تۆزێ لەگەڵ دەسەڵاتەوە تۆزێ لەگەڵ ئۆپۆزیسیۆنان عشایرن حەدەز ڕوویە لە دەوری بارەگاکان عشایر کۆبەوە پاشە ئەی کێ ئەوەی کە ئاعترافەکات ئەڵێ ئەم مجتەمەعی ئێمە نابێ بە هیچ نەوەی عشاری تیابێ لە سا 75 تەکوینی مجتەمەعی ئێمە عشایریە ئەمە کە ئەڵین کۆمەڵناز وەکو توێری ئێمە قساکەی من ئەمە توێری و تەطبیقیە و تەحەدایەکی علمی لەسەر ئەەکەم ئێمە ئەوەی لە مجتەمەعی ئێمە لە ڕۆژهەڵاتی باشە گریمان من نازانم ئەوان متفقن لەگەڵە بەڵام گریمان قسەکانی تۆ هەمووی وایە بەڵام ئیشی سیاست مەدارانە ناڵەن سیاست هونەری بەڕێوەبردنە ئیشی سیاست مەدارانە ئەم تەخەلوفە بەڕێوەبەرێ یا ئیشی ئەوە دەستکاری ئەم پێکاتێ بکە و زەمینە سازی بکە دیسانەوەگەڕم بۆ بیداەتی قسەکانم پێم وتی دەسەڵات کێ ئۆپۆزیسیۆن کێ ئەشخاصن بەڵام ئەم قسانەی تۆ پێدوانیە ئەو خطوڕەتەی تیا کەڵچەری ئێمە ئەفون کە من بابێ هوناری باش هەیە هوناری خراپ هەیە هوناری فلان هەیە هوناری فلان بەڵام ئەم قسانەی جوانەخان پێتان وانە بەرپرسیارەتی ونەکە خەڵک هەیە وەزیری تەختیتە ئەزانی چۆنە کە ئێڵێم ئەو هونەرە لەوانەیە مامۆستا وشیاری بێ بەس من هونەری سیاستم نییە کابرایەکم زانە ئیتر چۆن گەیشتومەتە دەسەڵات عشیرەتەکەم لە پشتم بۆ مەقعدێکم پێهێناوە لە پەرلەمان بزانە سوڵتەیەکی سیاسی لە پشتم بۆ منی کەواتە لە نەتیجەیە کۆمەڵگای ناتەندروست سیاست مەداری ناتەندروست دروستەکە ئەزانی چۆن ئێمە لە کۆمەڵناسیە زۆرمان ڕق لە تعلیمە ڕقمالەتی دایم ئەڵێن لە سا 20 بۆ فڵان لە ساڵی ئیتر ئەمە بەونکردنی لێ پرسراوێتی بێ دەرخستنی بێ علمیەن ئاوا تەعاملەکرێ لەبەر ئەوەی ئێستا وای لێ هاتووە لە مەسائلی سەرف علمیە ئەمە تەختەیە لێرە لەوان لەم سودویی جەنابتانە ئیشکات بەسەن بە ڕووناکی و بە گەرمی زۆر تەسیری تێ نەکرێ بەڵام بیبێتە شوێنێکی ترەوە لەبەر ئەو دەرگایە داینەی دا ئەرزێ بەمانێک ئەمە حتى لە مەسائلی صرف علمیە صرف علمی لە علومی صرفە ئێستا ئەڵی نسبیەت بەکارهێنین باشە ئێستا من هەتاوەکو ئێستا سێ کەسی مەسەڵەن ڕووناکبیرە دوێنم وەکو پێویست تێنەگەیشتم
لە کۆمەلگایەکە ئەژین عیلەتێک هەیە مەسەن بەپێی قسەکانی جەنابوو بێ بەرپرسیارەتێکە ونکێنی تر لێگەڕین بە تەواوی تەدریجی بەعکسەوە تەوزیعی کەین بەشێکی یەکەوێتە سەر دەسەڵات بەشێکی شێکەوێتە سەر خەڵک بەشێکی شێکەوێتە سەر باشە با لەسەر ئەوەی خەڵک قسە بکەین ئەوەنە لەسەر دەسەڵات قسە کراوە بابێ ئەمەمان بۆ بکە و مەسەلەن ئەنواع و ئەشکال نقاتی بخێنە دەست خەڵکی وڵاتە چی بکە دوو سێشت هەیە یەک تهدیدکردنی سوڵتەی سیاسی خەڵک تهدیدیەکە چۆن خەڵک تهدیدیەکە لە وڵاتی ئێمە لەسەر مستەوای ئەشخاص مەسەلەن تو ئەڵی لە کاتی سێ-چوار ئەزمەژڕوویەوە تو ئەتەوێ لە کابرایە کە سیلاحی بەدەستەوەی ئەوامری عسکەری وەرەگرێ وەکو کابرایەکی مجتەمەعی مەدەنی بیرکاتەوە ئەمە طبیعی نییە طبیعی نییە کاگرنج ئەگەر تۆ جەنابی دکتۆر هەڤاڵ مامۆستا وشیار هەمووتان ڕەتان لەسەر من ئیجابی بێ معنای وای من کابرایەکم زیواجێتم هەیە بۆ تۆ منێ بەدڵە ئەویش منی بەدڵە ئەمانە هەمویان منیان بەدڵە ئەمە لێرە لە مجتەمەع نفسی حاڵەتە تۆ ناکرێت لە کۆمەڵە شەخص وەکو یەکتەوە قوعکەی تەعاملکەن لەگەڵتە لێرە خەڵک چی بکە فعلا من ئەڵم هەڵبژاردن دوو سێشت قبول مەکە تەزویری تێک بۆ قوبڵەکەی تەزویری تێک بکرێ بە زۆر لە ماڵەوە بۆ دائنیشی بۆ ینی ئەمە مەجموعەیەشت هەیە تۆ وەکو ئینسان هەتە بابی انتخابات ناکرێتەوە ئەمە ئەم قسەیە نییە مثل زۆر کەزاڵێ ئەمە زۆر ئەو ترێتەوە زۆر ئەوتێتەوە خوناشێکی بەشەڕ ئەکەی بەشەڕی دەستەوەی خەبە دەردیاڵە لێرە تۆ مجموعەیە شتیش هەیە مجموعەیەشت هەیە بۆ ئەو شخصانی لە وڵاتی ئێمان ئەم کلینێکسە سە کلینێکسی لەمە لەسەر ئەرز بکوێ کەس بەخیاڵێنایە بۆ کە ئەچنە ئەوروپا نفسی کلینێکسە زۆر بەناسی هەڵەگیری و ئەخرێتە ناو سەلەیەکەوانێ بۆ ئەوی کە سەجادەکە پیس نەبێ کۆمەڵێک شت هەیە ئاعتیماد دەکاتە سەر سوڵتە بە تەنیا تەوزیع بێتەوە دیسانەوە بەسەر خەڵکە لێرە مەسەلەی وشیاری مەسەلەی کە ئەڵە سوشیال ئەوەرنس ئەم تەوعیەکردنە فعلا تەنها دەسەڵاتی سیاسی دەور نابینێتە بەس خەڵک خۆشیان بەرزکردنەوە میسەوان یەکشت بڵێم لەمایانە من زۆر جار وەکو مامۆسایەکی زانکۆ دائما تەلەبەکانم گلی ئەو دێم هەیە ئەڵێن تۆ مصطلحاتی عەربی ئینگلیزی بەکارهێنی من لەم وڵاتە خوێنیومە ئیبتیدایی و متەوەسڵ و ثانوی و زانکۆشم لێرە تەواو کردەوە بە ماستەر و دکتۆرا کەشیەوە بۆ من توانیم ئەو دوو مصطلحە فێر بم من عەربی زانێکی باشم ئینگلیزی زانێکی باشیش هەر کوردی ئەزانم بۆ من توانیم ئەوە فێر بم بۆ خۆمان فێر نەکەین زۆر باشە ئەگەر ڕێمەوەلات ئێستا بەڕێز فەرموو بۆ کۆمنتەکەت ئازای ئیبراهیم خوێنکاری زانکۆ دوو پرسیارمەیە یەکیان لە دکتۆرە جوان کە باسی عەشاری و لایەنگری کرد لەم عەشاری و لایەنگریە بزانین جیاوازیە گە بتوانین نێوان ئەو دوانەمان بۆ بکات کە نمونەی هێناوە لەسەر بارگاکانی حیزبەکان لە کاتی ماوەی ڕابردووە کە چوون بەردەمی شوێنەکانیان گرتو بە نمونە ئێمە بینیمان لە گۆڕان کۆمەڵە لایەنگری خۆی هەولە دوای حەڤەی شۆبات بۆ پارێزگای لەو شوێنەیە خود بینیمان لە کەناڵی پەیام کە هەڕەشەی ئەویان لێکرد بوو کە بیسووتێنن بە هاوشێوی کەناڵی نالیا کۆمەڵی لایەنگری خۆیان چوبوون ئەوێ ئەمە عەشار بوون کە لێ بوون ئەگە جیاوازیەکەوە کرێت دووەم پرسیار لە کاکەوشیار هەمە کە باسی ئەوەی کردوتی زانکۆ ناتوانێت پێویستی کۆمەلگا پڕکاتەوانێ لە زانکۆیە مامۆسای زیرەک و بەتوانەوە باشەیە ئەمە ئەم دوانە نمونی ئەوانن لە زانکۆیە خوێنکاری بەتوانە هەیە بۆ نمونە من یەکشت بە تۆ ئەڵم من خوێنکاری بەشی ڕاگەاندنم لە زانکۆی سلێمانی من لە دەرسە عملەکەیە لە 195 هەیە کە توانیمە بە سەردەمیان جوابەمەوە کە توانیم بە فکری خۆم جوابەمەوە کە حڕکراوم جوابەمە چۆن جوابەمەوە توانای خۆم لەو دەرسە عملیات دەرکەوێت بەڵام ڕەنگە لە دەرزە نەزەرەکانە زۆر خراپن نەزەرەکان بۆ ئەوە گەڕێتەوە کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی نەیتوانیەوە مەنهەجێکی باش بە من ئەو وەزارەتە سەر بە حکوومەتەیە کە تۆ ئێستا قسەی لەسەرەکەیت و کە تۆ ئێستا پشتیوانی لێکەڵی ئەم هەموو کێشانی کە هەیە ئەم حکوومەتە هیچ نییە ئایا ئەمە کێشەنیە لێرەیە ئەمە خەتای خوێنکارکی زانکۆ یاخود دەرفەتت نەما بەڕێز دکتۆرە باڵ ئایا میدیای کوردی چی ڕۆڵێک دەگێڕێت لە بنیادی کۆمەلگای کوردی ئایا ئەو ڕۆڵە تا ئێستا کاریگەری هەبووە لەسەر ئەو بنیادی کە لە سەرەتای دامەزرانیەتی یاخود بە ئەم بەشێوەیەکی کە ئایا سیاسەکان ئێمە ئەوەندە کار لەسەر دامەزراندنی گەڕانەوە بۆ دواوە تا بۆ سیستەمی عەشایریەکەن ئەوەندە کار لەسەر دامەزراندنی سیستەمێکی تەندروستەکەن پرسیارێکی ترم بۆ بەڕێز کاگوشیار تۆ باسی غایبوونی کۆمەلگای کوردی کرد هەروەها باسی نابۆبوونی تاچ کرد من ئەپرسم من چۆن نامۆ نەبم کە هێزە سیاسەکانی ئێمە ئەوەندە کار لەسەر فەزای سیاسی دەکەن ئەوەندە کار لەسەر کۆمەڵایەتی ناکەن من چۆن نامۆ پرسیارەکەت سپاس دەکەم دوو پرسیار بەستەنیا بۆت هەیە کاگڕەنج پرسیارەکەم بۆ باشە فەرموودە پرسیارێکم بۆ دکتۆر جوان باسی ئەوەی کرد ئەگەر هێزە سیاسەکانی ئێمە خۆیان بە بەشێ لە کۆمەلگا دانەنن ئەوە کاراساتە من لێتە پرسم ئایا لە دوای ڕووداوەکانی هەفتەی شواتەوە ئەو یەزانی کەوە
خۆیان بە بەشێ لە کۆمەلگا نەزانی کارەسات نییە کە لە دەسەڵات شابن واتە ئێمە لە دوای هەفتەی شوباتەوە بینیمان کەناڵی نالیا سوتا سەکوکانی ئازادی کە خەڵکی کوردستان هاتن داوای شەقام زۆر سپاس مەبەستەکە ڕوون فەرموو بەڕاست. سەرەتای دەستپێکی قسەکانی لەوە دەسی بێکرد کە ئەم کۆمەلگایەمە بەدەست سەرکردەکان و بەدەست سیاسیەکان بەڕێوە ڕاو ئیعازەمی لەوانەوە وەرەگیرێ. پرسیارەکەی من لەوەیە زیاتر ئایا سەرکردان ئەو سیاسیانە تاکێکنین لەم کۆمەلگایە ئایا سیاسیانە ئەو یاخودە سەرکردانە کۆمەڵێک خەڵک بە دوایان و نین لەگەڵیانە نین ئەوانیانوێت لەوە ئەوانیانوێت لە ڕێی ئەو کۆمەڵێک کە لەگەڵیانان کۆمەلگە بگۆڕن یاعازێ بن بە کۆمەلگە بەرەو پاشتری بەرن. هەروەها ئایا بۆ ئەوان نییە کە دەزوەرنەکاری وڵاتەکەمانانی کۆمەلگا بەرەو باشتر بەرن ئەگەر بۆ ئەوان نییە بە ڕێزیشی یەکێ بوو لەوانی کە لە کاتی خۆپشاندانەکانە یاخود لە مینبەرەکانیان لە کەناڵەکانە کە زۆر جاری عازیە کۆمەڵە کەسی لەگەڵای لە ڕێی خۆی عازیان پێەیە. بەڵێ فەرموو. لە هەردوو قسەکانی دکتۆرە جوان و دکتۆر هەڤاڵ دەرکەوت کە کۆمەڵگەیەک دەیە کۆمەڵگەی ململانەیە لێرەدا پرسیارە دروزەبێت ئەویش ئاسایشی کۆمەڵایەتیە. یعنی ئێمە چۆن بتوانین ئاسایشی کۆمەڵایەتی بە هەردوو ماناکەی چ بۆ مستەڵەحی کە ئاسایشی کۆمەڵایەتی نەبوونی ململانێ جەنگە لە نێوان کۆمەڵگەدا چ بە مەنع عیلاقە عامەکەی نەبوونی یعنی نەبوونی قبولکردنی جیاوازیەکان و نەبوونی یەهینە. ینی ئێمە لەم کۆمەڵگەیەدا ئەگەر بێت بنەماکانی ئاسایشی کۆمەڵاتیش لێک بینەوە ئەوەیە کاتاکان لە بەردەم کۆمەڵگەدا یەکسان بن ئەوەیە بوونی جیاوازەکان ئەوە پەیمانی کۆمەڵایەتی لە نێوان دەسەڵاتی سیاسی هاوڵاتیانە بەردەست بێت. لە ئێستایا بۆ جوانەکە پرسیارەکەم لەسەرەوەی ئێمە چۆن بتوانین لەم ململانێ و جیاوازیانەی کە بوونی هەیە ئاسایشی کۆمەڵایەتی بۆ هاوڵاتیان بەرجەستە بکەین. بۆ دکتۆر هەڤاڵ لەسەر ئەوەیە یەکێک لە بنەماکانی بەرجەستەکردنی ئاسایشی کۆمەڵایەتی دروستبوونی میدیایە ینی ڕاگەیاندێک بتوانێت ئاسایشێکی کۆمەڵاتی بەرقەراری بۆ تاکەکانی کۆمەلگا میدیا لە ئێستادا ئەتوانێت ئاسایشە بەرقەرار بکە و ئەگەر بەرقەراری بکە هۆکارەکانی بەرقەرارکردن بنەماکان و بەرجەستەکردنی و بەڕێکردنەوەی چی دەبێت. سپاس دەکەم. فەرموو قوربان. محەممەد عەبدوڵڵا ئەندامی پارتی چارەسەری دیموکراتی کوردستان. لە ڕاستیدا ئەو تەوەرەیەکی زۆر باش و بەپێز دەبینم ئەوەی ئێمە هەستی پێ بکەین کێشەی کۆمەلگا کێشەی سیستەمە. ئیمڕۆ سیستەمی سەرمایه‌داری حاکمە لە کۆمەلگادا لەو دەمەوەی کە دەوڵەت و دەسەڵات دروست بووە تا ئێستا کۆمەلگا بەش دەکات بۆ ئەوەی بتوانێت کاری چەوسانەوەی لەسەر بکات و سیاسەتی لەسەر بکات. ئەو سیاسەتەش ئێمە وای دەبینین ئیمڕۆ دوو جۆر سیاسەت هەیە سیاسەتێکیان چاواشەکارانەیە سیاسەتێکیان ڕاستینەی و لە خزمەتی کۆمەلگادایە. ئیمڕۆ ئێمە ئەگەر پێناسەی سیاست بکەین سیاست یعنی هونەری بەڕێوەبردنی کۆمەلگا یعنی عەدالەتی مرۆڤایەتی یعنی هاوسەنگی بینی مرۆڤ و سروشت بینی مرۆڤ و گیانلەبەرەکان. زۆر باشە بەڵام پرسیارەکەت مامۆستا. بەڵێ ئێستا دێمە سەر پرسیارەکەش. من وا هەستەکەم کێشەی دەسەڵات و دەوڵەتە کێشەکان دەوڵەت و دەسەڵات ئەیخولخێنێ بۆ کۆمەلگا لەوێەوە ئەبێ چارەسەر بکرێ. ئێمە پێمان وایە کۆمەلگا ئەتوانێت بە شێوەی خۆبەڕێوەبەری دیموکراتی کێشەکانی چارەسەر کات بکەوێتەوە سەر ڕێگەی سیاسەتی خۆی. زۆر باشە کەواتە کۆمەلگایەکی دیموکرات خوازەوە ئێستا هەزمی ڕۆحی دیموکراتیەتی کردووە بەڵام ئەوە بە ڕای جەناب بۆ دەسەڵاتە سەری لێتێکە. بەڵێ لە قەناعەتی ئێمە وایە من وا هەستەکەم دەسەڵاتە سەری لێتێکەدات بەڵکو دیموکراتی بەبێ دەوڵەتەکرێ ئیمڕۆ دەسەڵات ئەوێ دیموکراتیەت فەرزگا بەسەر خەڵکە کە خۆی لە بڵین چەسانەوە دەبینێ خۆی لە فەرزکردنا دەبینێ بە پێشوانەوە دیموکراتی دەبێت خەڵک بیکار سیاست دەبێت خەڵک بیکار واجبی خەڵکە بەڵام ئێستا دەوڵەت سیاست دەکات. ئەفو ئەگەر پرسیارەکەم بۆ دکتۆرە جوان لە هەندێک شوێنە من هەستەکەم دکتۆرە جوانیش کەوتوێتە بن تەسیری سیاسەتی سیستەمی سەرمایه‌داریەوە مەسەلەکانی ون کرد بێ ئەو باسی شەڕێک دەکا کە عەشاریەکە بەڵام شەڕێک دوو شەڕی جیهانی گەورە سیستەمی سەرمایه‌داری کردی کە هەموو شەڕە عەشارەکانی قوت داوە. زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵام بینەرانی بەڕێز و خۆشەویست پاش ئەم ناوبڕا وەڵامی بەڕێزانە بیستی.